نەخۆشخانەی 291 قەلەوێرەی ڕانیەیە ماوەی نزیکەی 10 ساڵە دەست بە جێبەجێکردنی پرۆژەکە کراوە، بەڵام بەنیوەچڵی جێهێڵدراوە و تەواو نەکراوە. هاوڵاتیان و چالاکوانانی مەدەنیش دەڵێن تەواوبوونی پرۆژەکە سوودێکی زۆری لە ڕووی تەندروستیەوە بۆ دەڤەری ڕاپەڕین دەبێت، بەڵام حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کەمتەرخەمن. خستەخانەی تقریبا من بەبیرم نایە ئەو خستەخانەیە دەستیان پێکرد و تا ئێستاغان نەکردووە، بە نیوەسلی بە زیان هێشتووە. تێگەی ئیتر هۆکارەکە شێگەڕێتەوە بە خەمساردی و سەخت و سقوتی یاسا و قانونی ئەم کۆمەڵگایە یانی ئەم حکوومەتێ تێگەشتی حکوومەت ئەگەر شتێ بکای ئەوێ بۆ مەودای بۆ داین لە ماوەی 200 ڕۆژە بۆ نمونیان لە ماوەی 1 ساڵە بێت تەواویکە، بەڵام بە 10 ساڵ تەواو ناکرێت. ڕۆژ بە ڕۆژیش ڕانیا ینی بە خێراییەکی زۆر لە فراوان بووندایە. تەواوکردنی ئەو نەخۆشخانە لە ڕووی کەرتی تەندروستیەوە دەتوانی تا ڕادەیەکی یەکجار زۆر کێشە و گیر و گرفتەکانی بواری تەندروستی لە دەڤەری بتوێن و پشدەر چارەسەر بکات، بەڵام لە پاڵەوەش ینی هاوڵاتی لەو نێواندا بوونەتە قوربانی و ئەمە هەست بە بێپلانیەکەین، هەست بە گەندەڵیەکەین، هەست بەوەیەکەین کە پارەیەکی زۆر تەخشان پەخشانەکرێ بۆ شتی زۆر بێمستەوا زۆر بێسوود. بەرپرسی ڕاگەیاندنی تەندروستی ڕاپەڕینیش ڕای دەگەیەنێت بە مەبەستی تەواوکردنی نەخۆشخانەکە لە ماوەی ڕابردوودا چەندین جار داوایان لە وەزارەتی ئاوەدانکردنەوەی هەرێم کردووە، بەڵام تا ئێستا بێ ئەنجام بووە. ئەو نەخۆشخانەیە کارکردین ئەو نەخۆشخانەیە بخۆتانزان لە سوی وەزارەتی تەندروستیە سەر بە وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەوەی پەیوەندی بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕینەوە بێت چەندی زار کتاب کراوە بۆ ئەوەی هەوڵ بدرێ ئەو نەخۆشخانەیە تەواو بکرێت، چونکە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی سنوورەکە و خزمەتێکی باش بە کەرتی تەندروستی سنوورەکە دەکات. کەمی بینا و دەرمان و پزیشکی پسپۆر لە گرفتە هەرە گەورەکانی تەندروستی ئیدارەی ڕاپەڕینە و بەناچاری بەشێک لە هاوڵاتیانی سنوورەکە بە مەبەستی چارەسەر ڕوو لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی دەکەن. چاوەڕوان دەکرێت لەگەڵ تەواوبوونی نەخۆشخانەی 291 قەلەوێرەیەکەی ڕانیە گرفتی بینە لەو سێکتەرە گرنگە چارەسەر ببێت. نەخۆشخانەی 291 قەلەوێرەی ڕانیە بەهۆی ئەوەی کە ماوەی نزیکەی 10 ساڵە باتەوە نەکراوی بەجێ هەڵدراوە، لە ئێستادا بووەتە کولانەی کۆترەکان لە دەڤەری ڕاپەڕینەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.